میوانانی پێیچ ئەم کاتتان شاد خۆشحاڵم کە جارێکی کە بوارم بۆ ڕەخسا کە ببمەوە میوانی شاشەکانتان لە بابەتی ئەمڕۆدا باس لە خەتەنەکردنی کچ بکەین. راپۆرتی وادی راپۆرتێک بوو دروست کراوە کە گەشتووەتە دەستی یونیسف کە منەظەمەیەکی خێرخواز و ئینسانیە. باس لەوە ئەکات کە لە راپۆرتەکە لە عێراقدا و لە کوردستاندا ڕێژەی خەتەنەکردن زۆر زۆرە. بەڕاستی شتێک بوو کە وای لە من کرد کە سەڕم سۆڕ بمێنێت و دەستم کرد بە خوێندنەوەی راپۆرتەکە. ئەوەی کە من زانیاریم هەبێ لەسەری خەتەنەکردنی کچان و ژنان لە ناو کۆمەڵگەی ئێمە بە کێشەیەکی گەورەم تا ئێستا نەزانیوە، بەس راپۆرتەکە بەداخەوە شتێکی کە پیشانەیات. ئەگەر سەیری ئەوە بکەین کە بڵێین ئێمە لە 29 وڵاتی ئەفریقی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ژەگرێتەوە ڕێژەی خەتەنەکردن زۆر زۆر بەرزە. 125 ملیۆن کچ خەتەنە ئەکرێن لە تەمەنی جیاوازە، زۆربەیان لە تەمەنی 15 ساڵی بەرەوسەر خەتەنە ئەکرێن و بەس راپۆرتەکەەوە پیشانەیە کە ئەو کچانەی کە خەتەنە ئەکرێن لە کوردستانە تەمەنیان مناڵترە. شێوەکانی خەتەنەکردن جیاوازن، ئاماژەیان پێیان لەم کلیپەیە. بەس ئەگەر سەیری نەخشەی عێراق بکەین، سەیرەکەین ئەمە دهۆکە، ئەمە بڵین سلێمانیە، هەولێر، ئەربیل، کەرکووک. راپۆرتەکەی یونیسف کە راپۆرتی 2013 باس لەوە ئەکات کە ڕێژەی خەتەنەکردن لە کوردستانە زۆرە. ئەگەر بیبینن دیالە، بەغداد، جنوبی عێراق سەوزەکەیە، منتیقە سەوزەکان لە ساسێ کەمتر کچەکانیان خەتەنە ئەکەن. ئەگەر سەیری منتیقە سوورەکان بکەن کە کوردستانە، لە کەرکووک ڕێژەی خەتەنەکردنی کچ 15 بۆ 25 لە سایە. منتیقە سوورەکە کە هەولێر و سلێمانی ئەگرێتەوە لە 150 زیاتر حاڵەتی خەتەنەکردن ڕوئەیە لە کۆمەڵگەکە. بەڕاستی شتێکی سەرنجڕاکێش بوو بۆ من، چکەی نەمزانی بوو کە و کێشەیە ئەوە نەگەورەیە. راپۆرتەکەی وادی کە دروستیان کردووە ئەوەیە کە 1559 ژن پرسیاریان لێکراوە لە منتیقەی گەرمیانە، 900 و تقریبا 92 ژن وتویانە ئێمە خەتەنەکراوین. بەڕاستی ڕێژەیەکی زۆرە و ئەمەش دڵی منی نیگەران کرد کە چاوم بە راپۆرتەکە کەوت، کە چاوم بە ڕێژەکان کەوت. بە پێویستم زانی کە کاتێەوە هاتووە ئێمە باس لە خەتەنەکردن بکەین لە کۆمەلگاکەمانە و باسیش لە زەرەرەکانی خەتەنە بکەین. خەتەنەکردن شێوازی جیاوازی هەیە، بڵێن 5 نەوە خەتەنەکردن هەیە. لە کوردستان نەوعی یەکەم لەگەڵ نەوعی دووەما زۆر بەکارەهێنرێت. راپۆرتەکە ئەوە پیشانەیە لە وڵاتە ئەفریقیەکان بە تایبەتی سۆماڵیا کە یەکێک لە وڵاتانەیە ڕێژەی خەتەنەکردنی زۆر بەرزە، لە 98 لە سەیی کچەکانیان خەتەنە ئەکەن. تایپی سێیە بڵێم. لە کوردستان کە خەتەنە ئەکرێت جۆری یەکەمە، تایپی یەکەمە قیتکەی کچەکان ئەبڕنەوە. تایپی دووەم قیتکەی کچەکان ئەبڕنەوە لەگەڵ لێوی ناوەوە، لێوی داخلی. تایپی دووەم دووبارە لەوانەیە هەموو لێوی ناوە ببڕنەوە، یعنی قیتکەی کچەکە لەگەڵ لێوی ناوەوە هەمووی ئەبڕنەوە و ئەمەش زەرەرێکی زۆری هەیە. تایپی سێهەم
لێوی ناوەوە قیتکە ئەبڕێتەوە و لێوە گەورەکانیش ئەبڕنەوە لەم سەر بۆ ئەو سەر تەقەڵ لە کچەکە ئەیەن و چاک ئەی دوورنەوە بەس تەنها کونێکی بچووکی بۆ دائەنێن کە خوێنی عادەبوونی لێ بێتە دەرەوە و میزیشی بێتە دەرەوە. بەڕاستی ئەم تایپەکە لە سۆماڵیکەن تایپێکی زۆر دڕندانەیە چکە ئەو ژنانەی کە من ئەیان بینم لێرە لە دانیمارک لە کاتی ولادا کێشەیەکی زۆریان هەیە مناڵیان زۆر بە زەحمەت ئەبێ لە وڵاتە ئەفریقیەکان مناڵەکانیان نەمرن چکەی سەری مناڵەکە نایاتە دەرەوە. لێرە لە دانیمارک یەکێک لە کێشە گەورەکانی ئێمەیە لەگەڵ ژنی سۆماڵیان. بچینەوە سەر تایپی یەکەمی خەتەنە لەگەڵ تایپی دووەم کە لە کوردستانی ئێمە بە پێی راپۆرتەکە بڵاوە. قیتکە بڕین شتێکی باش نییە. یەک زەرر لە مەیلی جنسی ژنەکە ئەیات. زۆربەی پیاوان نامە بۆ منە نووسن ئەڵێن ژنەکەمان مەیلی جنسی نییە. یەکەمین پرسیار ئەبێت بکرێت لەلایەنی پزیشکەوە ئەوەیە ئایا خەتەنەی بۆ کراوە یان نا. چکە ئێمە کێشەیەکە ژنەکەت ناتوانێت حەلی بکە شتێکە بەسەریا هاتووە عرف و عادەت بەسەریا هێناوە بە من نایەتەوە بە نەشتەرگەریش چاک ناکرێت. زەدەری دووەم ئەوەیە ئەگەر لە کاتی خەتەنەکردنا ئیلتیهابێک دروست بوو بێت ئەبێت بە سەبەبی ئیلتیهابی میزەڵان ئەو ژنە تووشی ئیلتیهابی میزەڵان ئەبێت بە زۆری یا تووشی ئەوە ئەبێت کە بڵێن سیست دروست دەکات. سیستی لەوانەیە ئیلتیهاب بێ سیستی وەک چۆن بڵێ پێست ئەسووتێت و بڵقێک دروست دەکا ئەو نەوع بڵقانە دروست دەکا لە دەور و پشتی قیتکەیە لە کۆندامی زاوزەیە و ئەمەش ئەبێتە سەبەبی ئەوە کە بە هیچ شێوەیەک حەز ناکات جوود بێ لەگەڵ هاوسەرەکەی چکە ئازارێکی زۆری هەیە. بە بۆچوونی من ئەم خەتەنەکردنە کە پێی ئەڵێن سونەت شتێکی زۆر هەڵەیە چکەی تۆ بەشێک لە کۆئەندامی زاوزەی کچێک لێ ئەەکەیتەوە بێ ئەوەی پرسیاری لێ بکەی ئایا ئامادەی ئەوەیە بێ ئەوەی زانیاریەکی بیتێ کە کێشەکانی دوای خەتەنەکردن چییە. لەو باوەڕان نیم هیچ کچێک کە خەتەنە کرابێ دایک و باوکەکەی ئەو ژنەی کە خەتەنەی کردووە پێی وتبێ کچی خۆم کاتێک کە شوت کرد تۆ مەیلی جنسیت نامێنێ وەک ئینسانێکی مردووە بی لەگەڵ هاوسەرەکەتا. قەت لەو باوەڕان نیم پێی وتبێ لەوانەیە تووشی ئیلتیهاباتی مەسانە میزەڵان ببیت زۆر بە زیادی. قەتیش پێی نەوتوە لەوانەیە تووشی سیست بیت یعنی ئەو بڵقانە دروستکەی لە دەور و پشتی کۆندامی زاوزێتە. منەظەمە کان کە داوای مافی ژن ئەکەن خەتەنەکردن بە تەعدایەک لە ئینسانیەت ئەبینن و لێرە لە وڵاتی دانیمارکیش خۆشحاڵانە قانونێکمان دەرکردووە پەرلەمانت بڕیاریاوە کە خەتەنەکردن بە ڕەزامەندی کچەکە و بێ ڕەزامەندی کچەکە سزایەکی گەورەی هەیە و نابێت. هیوادارم بە بڵاوکردنەوەی ئەم ڤیدیۆیەش گفتوگۆ دروست بێ لە کۆمەلگا بچووکەکانە لە ناو ماڵەکانە کە وا بکات لە دایک و باوکەکان لە پور و ننک و کۆمەلگاکە کە کچەکانیان کچەزاکانیان کچی کوڕەکانیان خەتەنە نەکەن چکە خەتەنە ژنەکە کچەکە کەم ئەندامەکات. بەڕێزانم لەم کورتە ڤیدیۆیە کە باسی یەکەم من زۆر بە ڕاشکاوی ئەڵێم قیتکە میتکە بەلۆکە ئەتوانم بە ئینگلیزیش بڵێم کلیترس. ئەگەر بڵێم کلیترس وشەیەکی توبیە لەوانەیە کەس لێم تێنەگات. ڕەخنەی زۆرم لێگیراوە دکتۆرن لەگین ئەی بۆ ناو کۆمەلگای ئەمە ناشێت و
بۆ بەڕاشکایی ئەو شتانەوە بازەکەیت. بەس بەڕاستی من دکتۆرم، ئەگەر باسی کۆئەندامی زاوزەی ژن بەڕاشکاوی نەکەم، وشە کوردیەکەی بەکار نەهێنم، بچم وشەیەکی لاتینی بەکار بێنم، کەس لێم تێ ناگات و بە پێویستیشی نازانم کۆئەندامی من و زاوزەی ژنی کوردستان بپێچمەوە و لە ناو ژێر پەردەیەکی شەرما بێت و قەت باز نەکرێت. ئەمە تەبوویەکە کە من ئامادەم بیشکێنم. ئەوانەی کە ئامادەن ئەتوانن گوێم لێگرن، ئەوانشی کە پێیان خۆش نییە زۆر بەڕێز و احترامێکی گەورەوە ئەتوانن سایتەکە بەجێ بێڵن و گوێ لە شتەکانم نەگرن. تا جارێکی تر و دیدارێکی تر، هیوام لەش ساغی و تەندروستی و سەلامەتیتانە.